ئاسانی چی یارم ناناسێ شەنگە شۆخە چێل گردنە گردن چێل قامک بڵەن گوستی لە یەکلیل بە بەرۆکنا وەڵا دانیان بەخوناوە ئەوە پارەکانە چەند خۆش بوو دەگەڵ ئێلی ماڵە بابێ نازدار و نازەنینە دەماڵە لە چۆزانی دەڕەنگ و چاوی خۆ هەڵدەداوە ئەو ساڵە کە فایزێ مەحەلێ پوش بەڕێ شێخی ئارەبان لە بنەشەکەتە کاتی لە منی ماڵوێرانێ حەیران دڵێ ئەوە دڵێم برایە برادرینام سەردەمێکی ڕاوچی بووم دەگەڕام لە ڕاوی خۆم دەکرد لە باسکان لە خڕان لە تەبکان لە تیشان ناوەڵا هەن لە بناری سوڵتانی ئەوە هەڵم دەستان شەلچێما تێمەلوولێ پاش بڵیندی گوێمە قەستی دامێن بە خوسان جووتێکم تاجی لێ پێبوون چوار